بەداخەوە ئەو پێشێلکردنی سەروەری وڵاتێکە ئیدانەیەکەین ئەلبەت ئەوەی ڕێکاری پێویستە ئەو لانی بەرپرسە لە سەبەروی سیادی ئەم وڵاتە کە ناوی حکوومەتتی عێراقی ئەوان بێنە سەرخەت ئێمە هاوکاری نەک هاوکاری تورکیانە بین بەڵکو دژی ئەو دیاردە دزێ و قێزەو نەبووینە بەداخەوە گرفتێکی ئەمنی لەسەر حدود و سنوورەکانی ئێمە هەیە بە هەموو شێو ئیدانەی ئەماکەین کارێکی نادروستە نائەخلاقیە و لە هیچ شوێنێکی دنیای ئەمە ڕێپێدراوە قوبڵکراو نییە بەڵام وا دیارە ئەمری واقعەوە ئەو سروش و تایبەتمەندی کە ئێمە هەمانە بەرگریمان تام ئاستە پێکرێ لایەنی دووەم ئەوەی کە هاوڵاتیانی ئێمە بیر لە بڕینەوەی دارەکەنەوە بۆ خۆگەرمکردنەوە ئەلبەت ئەم دیاردەیەش بە هەمان شێوە دیاردەیەکی دزێوی ئەزانین ئیدانەیەکەین ناکرێ من بە بڕینەوەی داری ناوچەکەم سروشتی کوردستان لە ناو بەرم پێناو خۆگەرمکردنەوە ئەلبەت ژیانی مرۆڤەکان ئەو لەوێتن لای ئێمە ئەومان پێ گرنگە بەڵام پێمان وایە ئەگەر ئەو جوهدەی لە بڕینەوەی دارێکا سەرفەکرێ لە پەیداکردنی نەوتی سپیا سەرف بکرێ باشتر بۆمان دابی نەکرا و حکوومەت هەرێمیش درچیمە بەرپرسیارەتە کردووە دەستی بە پرۆسی دابشکردنی نەوتی سپی کردووە لێرەشە جارێکی تر ئەواڵێنەوە حکوومەتتی عێراقی پابند نەبوو بەو بەڵێن و بەو بەڵێنە و وعدانی کە داوێتی بۆ دابیکردنی نەوتی سپی حکوومەتتی هەرێم بەو ئیمکانیەکەمەی کە لە بەردەستایەتی توانیوێتی جۆرێک لە دابینکردن بۆ ناوچە شاخانەوە وەکو قۆناغی یەکەم دابین بکات.